الذي جعل مع الله إلها آخر بە بۆنەی هاتنی شەوانی قەدری پیرۆزەوە بۆ یەکەم جار بە بەشداری چەندین قورئان خوێنی دەنگخۆش لە شاری سۆران فێستیڤاڵی قورئانی پیرۆز بەڕێوەچوو. قورئان خوێنەکانیش داواکارن بەهرە و توانای گەنجانی دەنگخۆش گرنگیان پێ بدرێ و تواناکانیان فەرامۆش نەکرێت. بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزان و هاتنی شەوەکانی قەدر ئەم شەوانە پیرۆزن لە لای مسلمانان و لە لای خوای پەروەردیگاریش. بۆچی پیرۆزن؟ لەبەرەوەی قورئانیان تێدا نازل بووە، بۆیە بیرمان لەوەی کردەوە کە لەم شەوانە دڵی ئەم خەڵکە خۆشکەین بە سازدانی یەکەمین فیستیڤاڵی قورئان خوێن، یەکەمین فیستیڤاڵی دەنگخۆشی لە شاری سۆران. نیشانەی ئەوەیە کە ملەتی کورد خولیای قورئانی پیرۆز و عاشقی ئەو دینە مبارەکەیە و ئەکید ئەو جۆرە خولانە لەو بەتایبەتی لە مناسباتی وەکو ڕەمەزان و شەوانی قەدر دەبێتە هۆکارێک بۆ زیاتر نێزیک بوونەوە لە کەلامی ڕەب العالەمین و خزمەتکردنی قورئانێ. لە کەشێکی ئیمانیدا و بە دەنگە پڕجۆش و خۆشەکەیان قورئان خوێنەکان دڵی ئامادەبوانیان خۆش کرد و هاوڵاتیانیش دڵیان لەگەڵ ئاەتەکانی قورئان ئاوێزان بوو. ذلك ما كنت منه تحيد إنا أنزلناه في ليلة القدر يوفون بالنذر ويخافون شره مستطيرا وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة فأما إن كان من المقربين فروح إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان بە ئامانجی پێشخستنی قورئان خوێندن بە شێوازی تیلاوە و بەشداریکردن لە پێشبڕچێ نێودەوڵەتیەکان لەم چەند ساڵی ڕابردوودا چەندین ڕێکخراوی تایبەت بە فێرکردنی تیلاوەی قورئان دامەزراون و لە شەوانی ڕەمەزانیش لە پاش نوێژی تەراویح مزگەوتەکان بەسەر دەکەنەوە و کەشێکی ڕوحی و ئیمانی بۆ موسڵمانان دەخڵقێنن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.